ئەم کاتتان باش خۆشەویستان، ڕۆزا شێخانیم زۆر خۆشحاڵم ئەڵلقەیەکی نوێی ژینگەی سبەیتان پێشکەش دەکەم لەگەڵ توێژەر و ڕۆژنامەنووس لە بواری ژینگە زۆر بەڕێز خالید سلێمان. تەوەری ئەمڕۆمان تیشک دەخەینە سەر تێرمێکی ژینگەیی کە دەشێت بۆ هەندێکمان نوێ بێ و بۆ هەندێکمان بیستراو بێت بە ئومێدی ئەوەی بتوانین لە ماوەی 25 خولەکە زانیاری دروست و تەواوتان لەسەر ئەم تێرمە پێبەخشین. کاک خالید ڕۆژ باش و هیوادارم ڕۆژێکی باشە هەبوو بێ ئەمڕۆ. زۆر سپاس. لە ئەڵلقەکانی پێشووە دوو تەوەری گرنگمان و ڕوژاند، میدیا و ڕووماڵی پرسی ژینگە و ئەڵلقەکەی دیکەشمان پلان و استراتیژی پارتە سیاسی و کاندیدەکان بۆ پەرلەمانی کوردستان، جێگە بوونەوەی پرسی ژینگە لەناو ئەم پلان و استراتیژیەتەیە. ئەمڕۆ باسی ئابووری سەوز دەکەین کە تێرمێکی ژینگەیە و تا حدێک ئەتوانم بڵێم نوێیە. ئەنجای مەلای جەنابەت بزانم ئابووری سەوز چییە؟ ئابووری سەوز بەشێکی گیانەکراوەیە لەو دەرەنجامانەی کەوا گۆڕانکاری کەشوهەوا دروستیان کردوون. هەڵبەتە گۆڕانکاریەکانی کەشوهەوا و دەرەنجامەکانیان لەسەر ئابووری، لەسەر ژیانی کۆمەڵایەتی، لەسەر کشت و کاڵ، لەسەر هەموو سێکتەرەکانی ژیانی ئێمە ڕەنگی داوەتەوە. لەبەر ئەوەی ئابووری ئەو ئابووری کە ئابووری سەوز نییە، یان با بڵێن ئابووری پیشەسازی نەوت، پیشەسازی گاز، پیشەسازی خەڵوز، ئەمانە ئیمپاکت با بڵێن کاریگەریەکی زۆریان هەبووە بەسەر زەویەوە، بۆ چونکە دەردەری ڕێژەیەکی زۆرن لە کاربۆن، لە دۆم ئۆکسیدی کاربۆن و هەروەها لە گازی میتان و هەروەها لە گازەکانی تر، گازە گەرمکەرەوەکان کە ئەچنە بەرگەهەواوە و ئەبنەهۆی گەرمبوونی زەوی. بۆیە یەکێک لە چارەسەرەکان کە بیری لێکراوەتەوە و کە خراوەتە ناو ژیانی ڕۆژانەی خەڵکەوە لە هەموو بوارێکە پێڵێن ئابووری سەوز. ئابووری سەوز چییە؟ ئابووری سەوز بریتیە لە بەکارهێنانی وزە بە شێوەیەکی دوورمەودا. بۆ نمونە ئێمەکە کاتێک وزەی هەتاو بەکاردێنین، ئەو کاتە ئەم وزەیە هیچ دەردانێکی گازی دووەم ئۆکسیدی کاربۆن و گازی میتان و گازەکانی تریتیان نییە. ئەمە تەنها ئێمە ڕاستە لەوانەیە دروستکردنی پاترێکەی ئەوەش ئیمپاکتی هەبێت، کاریگەری هەبێت لەسەر سیستەمی ژینگەی، لەسەر ئەتمۆسفێر مەبەستن بەرگەهەوا، بەڵام بە شێوەیەکی گشتی ئیمپاکتەکەی کەمترە. ئەمە بۆ نمونێمە تەنها باسی وزەمان کرد، بەرهێنانی کارەبامان کرد. ئەتوانین باسی زۆر شتی تر بکەین، باسی ئۆتۆمبیلی کارەبایی بکەین، ئەتوانین باسی کشت و کاڵی ژیر بکەین، یا ئەوەش یەکێکە، ئەوەش تێرمێکە هەر ئەکەوێتە ناو ئابووری سەوزەوە. ئێمە لە کۆنا جۆرێک لە ئاودێریمان هەبوو. ئاودێری ئەوش ڕێژەیەکی زۆر ئاو بەهەدەر ئەدرا لە کاتی ئاودێریکردنی کشت و کاڵ و دار و باخ و میوە و سەوزە و هەموو شتێکە. بەڵام ئێستا تەکنۆلۆژیا یارمەتیت ئەیە بۆ ئەوەی ئاودێری بدڵۆپە. ئەمەش بەشێکە لە ئابووری سەوز و هەروەها زۆر بواری تر. ئاودێری بەدڵۆپە ئەچێتە چوارچەوەی ئابووری سەوزەوە بەدڵنیاییەوە. چ شتێکی تریش ئەچێتە چوارچەوە؟ ئێمە بەکارهێنانی هەموو سەرچاوە سروشتەکان، هەر هەموو لە دارەوە بگرا، هەتا ئاوەوە بگرا، هەتا خاکەوە بگرا، ئەچێ ئەمانە هەمویان ئەچنە ئابووری سەوزە. بۆ نمونە ڕیسایکلینگ، یعنی مە کاتێک بۆ نمونە ئاوێکی بەکارهاتوو دیسانەوە ئێمە فلتەرەی ئەەکەینەوە، پاکی ئەەکەینەوە بۆ ئاودەری بەکاردێن، ئەمەشە چێتە ناو ئابووری سەوزەوە. کاتێک ئێمە پاشماوە و پاشەڕووی شارەکان ئەگۆڕین بۆ وزە و بەکاریان دێنین بۆ بەرهمێنانی وزە لە کارگەکانە، لە پیشەسازیە، ئەمەش ئەچێتە ناو ئابووری سەوزەوە. ئابووری سەوز بەگشتی ئەو ئابوورەیە کەوا ڕێژەیەکی کەمی دووەم ئۆکسیدی کاربۆن و هەروەها گازی میتان و جۆرەکانی تری گازە گەرمکەرەوەکان ئەخاتە ناو کەشوهەواوە. ئەمەش یارمەتیمان ئەیە لە چییە؟ یارمەتی ئەومان ئەدا کە زەوی هێوا شوێش سارد بێتەوە. ئەو ڕێژە زۆرەی کە هەیە لە کاربۆن، لە گازە گەرمکەرەوەکان لە بەرگە هەوایە کەم بنەوە، کە ئەم گازانە کەم بوونەوە ئەو کاتە زەویش هەناسایە، زەویش سارد دەبێتەوە، ئەگەڕێتەوە سەر دۆخی خۆی. منفەسێکی بۆ دروستە بێت. بنەماکانی ئابووری سەوز چییە کاک خالید؟ بنەماکانی ئابووری سەوز ئەوەیە تۆ چۆن ڕۆژانە بە شێوەیەکی دوور مەودا، بە شێوەیەکی ئەوەی بە ئینگلیزی پێڵێن سستێنەبڵ، دوور مەودا، چۆن ئەمانە بەکاردێنیت، چۆن سەرچاریکردن لە وزە بۆ دوور مەودا، بە شێوەیەکی دوور مەودا، نەک بۆ دوور مەودا، بە شێوەیەکی دوور مەودا تۆ چۆن سەرچاوە سروشتەکان بەکاردێنیت، چۆن هەلی کار دروست ئەەکەیت،
خۆی ئەمەش یەکێکە لە گرفتە ئەساسیەکان. ئەمڕۆ بەشێکی زۆر لە وڵاتان بە تایبەتی ئەو وڵاتانەی کەوا پشت بە نەوت ئەبەستن ترسیان لەوە هەیە کە ئەگەر بێت و دەست لە نەوت بەردەن ئەی خەڵکێکی زۆر کارەکانیان لە دەست ئەدەن. ئەمە ترسێکی گەورەیە. بەڵام ئەزمون دەری خستووە کە ئابووری سەوز لە توانای هەیە هەلی نوێی کار دروستکات لە کشتتوکاڵە لە وزەیە لە پیشەسازیە لە زۆر شتا. بەڵێ ئێمە هەلی کار و پیشەسازی وەکو دوو هێڵی هاوتەری ببینین کە ئێماگە هەتا پیشەسازی زیاتر بێ هەلی کارمان زیاترە بێ لە هەمان کاتە هەتا پیشەسازی و بەرهەمهێنان زیاد بکەین کێشەی ژینگەیمان بۆ دروستە بێ. لێرە ئەو پرسیارەیەتە ئاراو ئێمە ئەمانەوێ ژینگە خاوێن ڕاگرین بەرگری لە ژینگە بکەین بە جۆرێک لە جۆرەکان ئەبێ هەلی پیشەسازی کەم بکەینەوە لەم دۆخە هەلی کاریش کەمە بێتەوە. تۆڵی ئابووری سەوز جێگرەوەیە بۆ ئەم حاڵەتە کە ئێمە توانی لە ڕێگەی ئابووری سەوزەوە هەلی کاردابین. خۆی گرفتەکە لەوەیە جێگرەوەیکی تر نییە بۆ ئەمە تەنها ئابووری سەوز هەیە. ئابووری سەوز توانای دروستکردنی هەلی کاری هەیە. ببایە من نمونەیەک وەرگرین. ئێستا لە زۆربەی زۆری شارەکانی هەرێمی کوردستانە وزەی هەتا و کۆمپانیا دانراوە، دوکانی زۆر دانراوە، بزنسی زۆر دانراوە. بۆچی؟ بۆ دانانی ئەوەی پانێڵ بۆ بەرهەمێنانی وزە لە ڕێگەی هەتاوەوە. تەنانەت ئەمڕۆ ئێمە لە شارەکانیشمان تێپڕاندووە. من هەندێک لادێن بینیوە لە ناوچەکانی کوردستانە پەنایان بردۆتە بەر وزەی هەتاو کەواتە ئەمە هەلی کاری دروست کردو بۆ ئەو کۆمپانیا تەنانەت کۆمپانیا بچووکەکانیش لە ناو شارەکانی کوردستانە. تەنها ئەوە نییە دوکانێک یان با بڵێ کۆمپانیایەکی بچووک ئەم پانێڵە بە من بفرۆشێ. نەخێر، تۆ تەنانەت گواستنەوەی ئەمە لە ڕێگای ئۆتۆمبیلەوە ئەمە خۆی دروستکردنی هەلی کارە. لەو شوێنانەی تر ئەو کەسانەی کە ئیشەکەن ئەمە جگە لەوەی ئێمە نەوەیەکی تر لە کوردستانە فێر ئەبێت، فێری تەکنۆلۆژیای نوێ ئەبێت چۆن ئەم پانێڵانە دامەزرێنێ، ئەم لەوحە بڵێن هەتاویانە دامەزرێنێ. ئەمانە خۆی لە خۆیان جوڵاندنی بازاڕە، فێربوونی پیشەی تازەیە، نەک تەنها پیشە کۆنەکان پیشە تەقلیدیەکان کە پەیوەستن بە پیشەسازی نەوتەوە پەیوەستن بە گازەوە. ئیتر لێرەوە خەڵک فێرە بێت تەنانەت لە ڕووی تەندروستیشەوە، لە ڕووی ڕاگررتنی هەواشەوە خەڵک ئەوەی پێخۆشە کە هەواکەی پاک بێ. کەواتە ئێمە لێرەیە جگە لە دروستکردنی هەلی کار، جگە لە جوڵاندنی بازار، هەڵبەت ئێمە تەنها باسی یەک سێکتەرمان کردو، ئەوش مەسلەی وزەی هەتاوە. ئێمە توانین باسی سێکتەری تر بکەین لە بۆ نمونە سەکتەری بینە. ئێمە لە سەکتەری بینیا و باڵەخانەیە ئەمە دیسانەوە ئابووری سەوز وەربگرین، جۆری تازە لە بیناکردن هەیە. جۆری ئێمە تا ئێستا بۆ نمونە جۆری باڵەخانەکانی ئێمە جۆری گونجاو نین لەگەڵ ئەو بەرزبوونەوەی پلەیگەرما کە لە وڵاتی ئێمە ڕۆدا. بۆیە ئەمەش لە داهاتووە ئەبێتە تێرمێک، ئەبێتە مۆدلێک چۆن تۆ بتوانی سەرچاوە سروشتەکانی خۆت بەکاربێنی. یەک نمونەت ئەدەمێ ئێمە ئەگەر بگەڕێنەوە سەر ماڵە کۆنەکانی سلێمانی بە جۆرێک لە بەرد و خشت و بە جۆرێک لە کەرەستە دروست کراوە بەرگەی گەرما ئەگرێ. کەواتە ئێمە لە کۆتاییە دیسانەوە گەڕانەوە بۆ سەرچاوە سروشتەکانی خۆمان کە پێڵێن پێ ئەڵێن پشتبەستن بە سەرچاوی سروشتی. یان با بڵێن نەیچەرشان دروست کردو زۆر پارێزگاری لە وزەکان بەڕاستی خۆی بە ئەنگلیزی تێرمێک کەیسە زۆر بەکاردێنێت پێڵێن nature based solutions. ئەمە پێڵێن پشتبەستن بە سەرچاوی سروشتی خۆمان. ئەمانە دیسانەوە بازاڕی ئیش دروستەکەن بۆ چونکە تۆ کەرەستەکان ئەوانەی کە پێویست پیانە لە ناو وڵاتەکەی خۆتەوە بەرهەمیان لێنی و ئەمانەش بەشێکن لە ژینگەکەی خۆت. کەواتە مەمانە بەرگری ئەکەن لە سەرما و لە گەرماش. ئەمانە هەمووی بۆ هەروەها توانین بچین ناو سەکتەری کشتتوکاڵەوە. کشتتوکاڵیش وەک ئاماژەم پێکرد، یعنی لە بری ئەوەی تۆ پەینێکی زۆری کیمیاوی بەکاربێنی، لە بری ئەوەی مادە قڕکەرەکان بەکاربێنی، سێرەکەی ئەگەڕێیتەوە سەر ئەو جۆرە میکانیزمانی کە لە کۆنا بەکار هاتوون لە ناو کۆمەڵگەی کوردەوەریە. لە کۆتاییە ئەگەر ئێمە ئابووری سەوز ئابوو شتێک نییە نوێ بێت، نەوەکانی
پێش ئێمە هەموو بەکارێنە ئابوووریەکان لێرە ئەو پرسیارە دروستەکە کوردستان و عێراق بەگشتی کوردستان بە تایبەتی جێگەی ئابووری سەوزی تا دەبێتەوە ئەم سروشتە؟ بەڵێ چۆن؟ یەکەم ئێمە سەرچاوی سروشتیمان هەیە، چی خاک، چی بەرد، چی هەتاو، چی هەموو شتێکمان هەیە، کەواتە ئەم سەرچاوەیە ئەتوانرێت بەکاربێنرێت. دووەم، ئێمە هێزێکی کاری مرۆییمان هەیە، ئێمە مەبەستم ئەوەیە نییە سەرچاوەیەکی زۆری مرۆییمان هەیە. ئەمە دوو، ئێمە ئێستا وڵاتێکی دابڕاو نین، تەکنۆلۆژیامان هەیە، تەکنۆلۆژیامان هەیە. ئەمە سێ، ئێمە لە ئاستێکی تریشە، لە ئاستی پەروەردە و لە ئاستی خوێندنی باڵایە دیسانەوە لە وڵاتەکەیە ژمارەیەکی زۆر لە جگە لە خوێندگا سەرەتایی و ناوەندیەکان ئێمە ژمارەیەکی زۆر لە زانکۆشمان هەیە. ئەم زانکۆیانە چی زانکۆی ئەهلی بن، چی زانکۆی حکومی بن، ئەم زانکۆیانە ئەبێ ببنە سەرچاوی ریسێرچ، ئەبنە سەرچاوی توێژینەوە. بۆچی؟ بۆ ئەوەی ئێمە بتوانین نەوەیەکی نوێ دروست بکرێت، ئەم نەوەنوێیە بتوانێت چۆن لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوهەوا خۆی بگونجێنێ و هەروەها چارەسەری داهێنەرانەی پێبێت. ئێستا زۆربەی زۆری نەوەکانی دنیا لە وڵاتانی دنیا لە ڕێگەی زانکۆکانەوە، لە ڕێگەی سنتەرەکانی توێژینەوەوە بڵێن چارەسەری داهێنەرانیان پێەیە بۆ ڕوبەڕبوونەوەی کەشوهەوا و هەروەها دەرەنجامەکانی ئەو گۆڕانکاریانەیەکەوە لە کەشوهەوایە دروست بوون. بەڵێ لە عێراقا یەکێک لە نمونە چووکەکان کە لە بەرچاوە لە تۆ لە ماوەی 365 ڕۆژی ساڵێکە ژمارەیەکی زۆری ئەم ڕۆژانە هەتاویان تایە، ڕۆژی هەتاوین. ئەتوانی ئەم هەتاوە بەرهەمی وزەی لە ڕێگەوە بێنین و هەروەها لە هەنێ شوێنی تری کوردستانە، لە هەنێ شوێنی تری عێراقا بە تایبەتی لە هەرێمی کوردستانە جگە لە هەوا تۆ ئەتوانی لە ڕێگەی هەواشەوە بەرهەمی وزە بێنی. ئەمە دوو. سێ، تۆ ئەتوانی تەنانەت خۆڵ و خاشاکی شارەکانیش کۆیان بکەیتەوە، ڕیسایکلیان بکەیتەوە، وزەیان بۆ بەکاربێنی. ئێستا لە سلێمانیە هەیە، لە سنتەری ئێکۆسیم لە خوارەوەی سلێمانی ئەمە ئەکرێت، خۆڵ و خاشاک ئەکرێت بە وزە و لە جیاتی ئەوەی لە بری ئەوەی نەوت بۆ کارگەیەکی بەسلەن چیمەنتۆ نەوت بەکاربێنرێت، ئەو وزەیە بەکار دەهێنرێت. کەواتە لێرە ئێمە چیمان کرد؟ ئێمە یەکەم ئەوەمان بەکارهێنا ژینگەی شارەکەمان ڕزگار کرد لە گازی میسان و لە پیسکردنی هەوای شارەکە. ئەمە یەک. دووەم، ئەو بڕەگەرمیەی کەوا بۆ نمونە کارگەیەکی چیمەنتۆ بەرهەمی ئەهێنێت، ئێمە لە ڕێگای بەکارهێنانی ئەو وزەیەوە کە وزەیەکی نوێ بۆەوەیە، وزەیەکی حەیەویە، ئۆرگانیە، ئێمە ئەوەشمان کەم کردەوە. کەواتە ئێمە لێرە دوو ئامانجمان پێکە، ئەمەش بەشێکە لە ئابووری سەوز. بەڵێ باشە کاک خالید، لەگەڵ زیاتربوونی ژمارەی دانیشتوان پرسی ئابووری سەوز ئەجوڵێنرێ، ئەم بابەتە بۆ چیە گەڕێتەوە؟ خۆی مەسلەی زۆربوونی ڕێژەی دانیشتوان ئەمە پرسێکە ڕاستە و خۆ پەیوەستە بە ئەو سەرچاوانەی کە تۆ هەتە، وەک ئاو، وەک خاک، وەک هەوا، وەک دارستان، کشت و کاڵ، هەموو شتێک. لێرە زۆر بڵێن ململانەیەکی زۆر هەیە لە نێوان دوو بەرەیە. بەرەیەکیان دەڵێن نەخێرە بێ دانیشتوان هەر زیاد بکرێت، بەرەیەکیان دەڵێن نەخێر دانیشتوانە بێ دیاریکراو بێت. بۆ چونکە لەگەڵ بەرزبوونەوەیە تۆ داخوازیش زیادەکات لەسەر خۆراک، لەسەر خانوبەرە، لەسەر نەشتە جێبوون، لەسەر هەموو شتێک، لەسەر ئابووری زیادەکە. پرسی بوونی مەسلەی ئابووری سەوز و پەیوەستکردنی بە دانیشتوانەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی تۆ چۆن بتوان، چونکە سێکتەرەکانی تر کە پشت بە نەوت و گاز و خەڵوز ئەبەستن، جێگەی ئەم هەموو هەلێکاریان تیا نابێتەوە بەڕاستی، چونکە زۆر دیاری کراون، خەڵکی پسپۆریان ئەوێت. بەڵام پرسی ئابووری سەوز پرسێکی فراوانترە. تۆ ئەچیتە ناو هەموو سێکتەرەکانەوە، ئەچیتە ناو کشت و کاڵەوە، ئەچیتە ناو خانوبەرەوە، ئەچیتە ناو بەرهەمێنانی وزەوە. ئەمانە هەمووی ئەبن بە بەشێک لە ژیانی تۆ. کەواتە ئێستا بۆ نمونە ئێمە گەر بێتۆ لە کوردستانە بیر لەوە بکەینەوە، تەنانەت گۆڕینی هەندێک ستایل لە بەرهەمێنانی ئاوە، لە عەمارکردنی ئاوە لە زۆر شوێنە سەیرەکەی کۆمەلگایەکی لۆکاڵی خۆی هەڵساوە. ئەمەش ئابووری سەوزە، خۆی هەڵساوە بە لێدانی بەنداوێکی بچووک، خۆی ئیدارەی خۆیەکە.
ئەمەش بەشێکە لە ئابووری سەوز کە کۆمەلگا لۆکاڵەکان پێ هەڵەسن. بۆیە ئێمە ئەتوانین بە شێوەیەکی گشتی ئابووری سەوزیان با بڵێن دیدگایەکی دوورمە و دایژینگەیی لە ڕێگەی ئابووری سەوزەوە هەلی کار زیاتر دروستەکەوەکەوەی لە سێکتەرەکانی تر دروستەکەن. لەگەڵ داهاتووی نەوەکانی کوردستان لەگەڵ ئابووری سەوزا چۆن دەتوانرێت زامن بکرێت؟ لە ڕێگەی پەروەردەوە لە ڕێگەی پەروەردە کە ئەڵێن پەروەردە لە قۆناغەکانی سەرەتاییەوە هەتا ئەگاتە قۆناغەکانی لە زانکۆیە ئەوەی تر قۆناغێکی ترە ئاچێت ناو قۆناغی ڕیسێرچەوە و قۆناغی داهێنانەوە و هەروەها لە ڕێگای وەبەرهێنان بەڕاستی ئەمە خاڵێکی زۆر گرنگە وەبەرهێنان لە وزەی مرۆییە لە سەرچاوی مرۆیە. ئێمە تا ئێستا یەکێک لە گرفتە گەورەکان کە لە ئابووری کوردستانە تووشی بووین ئەوش ئەوەیە هەموو هێز و توانای کار و بیرکردنەوە خراوەتە ناو دوو سێکتەرەوە نەوت و هەروەها مەسلەی دروستکردنی باڵەخانە و شوقە و ڤێلا و بە شێوەیەکی گشتی لەم دوو سێکتەرەیە کۆکراوەتەوە. هەڵبەتە ئەمە ڕایەکی ڕەها نییە سێکتەری هەیە تر هەیە ئیشی تیاگرێ بەڵام بەگشتی فۆکەس لەسەر ئەم دوو لاینەیە کەواتە ئێمە ئەبێ ئەم فۆکەسە بگۆڕین لە ڕێگای ڕیسێرچەوە لە ڕێگای زانکۆکانەوە لە ڕێگای بیری داهێنەرانەوە بچینە بگەڕێنەوە بۆ مەسلەی کشت و کاڵ سێکتەرێکی لە هەموو سێکتەرەکانی تر گرنگترە بۆ چونکە زامنی ئاسایشی خۆراکی کۆمەلگا ئەکا لە داهاتووە کە تۆ خۆراکت زامن بوو لە توانیت ئاسایشی خۆراکی خۆت زامن کەی ئەو کاتە ترست لە داهاتوو نابێت. ئەمە تا ئێستا ئەم مەسلەیە باسەکرێت لە ناو دیبەیتی گشتی و لە ناو کۆڕ و کۆڕبەندی سیاسی و ئابووریە بەڵام نەخراوەتە پراکتیزە نەکراوە لە کوردستان تا ئێستا توان بڵێم خاکی کوردستان ئەو سەرچاوانەیە کە لە بەردەستان لەبارن بۆ پێشخستنی کشت و کاڵ بە تایبەتی ئەمڕۆ ئەو تێرمەی لە سەرای ئاماژەم پێکرد ئەوش ئەوەیە کشت و کاڵی ژیر کشت و کاڵی زیرەک کامە پشت بە تەکنۆلۆژیا ئەبەستێ و پشت بە جۆری نوێی کشت و کاڵیش ئەبەستێ چونکە زۆر جۆری کشت و کاڵ هەیە لەوانەیە سەرچاوەیەکی زۆری پێویست بێ بە تایبەتی ئاو کەواتە تۆ ئەتوانی گۆڕانکاریەک بکەی لەوەشە. پرسیارێک هینێک هەیە مەقولەیەکی ئەڵێ وڵاتە پێشکەوتووەکان ژینگەیان پیسە بە بەراورد بە وڵاتە دواکەوتوەکان. ئێستێمە لەسەر چ بەشێک خۆمان حساب بکەین لەسەر وڵاتە پێشکەوتوەکان کە ژینگەمان پیسە لەسەر وڵاتە دواکەوتوەکان کە ژینگەمان پاکە یان لەسەر وڵاتە دواکەوتوەکان کە ژینگەمان پیسە؟ خۆی بەڕاستیت یعنی کاتیگۆریکردنی ئەمە زەحمەتە چونکە عێراق لە چوارچێوەی وڵاتانی جیهانی سێمە تەماشاکرێت. عێراق بە حکمی ئەوەی وڵاتێکی پیشەسازی نەوتە وڵات بە حکمی ئەوەی ڕوبەرێکی زۆری ڕووپۆشی ڕۆکی لە دەست داوە عێراق لەبەر ئەوەی ڕێژەیەکی زۆری ئاوی لە دەست داوە بەهۆی بەهڵەمبوونەوە بەهۆی سیاساتی هەرێمایەتیەوە بەهۆی خراپدانی ئیدارەدانەوە و عێراق لەبەر ئەوەی ڕێژەیەکی زۆری هەمەجۆری لە دەست داوە هەموو ئەمە یەک پرسیار دواتر وەڵامەکەشە تاواکە بێت زەحمەت بەڵام لەو بەهەدەردانی ئاوایە خراپ ئیدارەدانی ئاوایە کوردستان دۆخی چۆنە؟ کوردستانیش تا ئێستا ئیداری ئەومان ئیدارێکی دواکەوتووە بەڵێ خراپە چونکە تا ئێسێمە سیستەمێکی زیرەکمان نییە لە سەرفکردنی ئاوا لە بەکارهێنانی ئاوە سیستەمەکەمان سیستەمێکی هەڕەمەکیە ماوەیەک هەڵدرا سیستەمێکی زیرەک دابنرێ بەڵام سەرکەوتو نەبوو نازانم من بەدوایە نەچوم ئەو کارەکانی چوون چین بەڵام سەرکەوتو نەبوو لەوەیە تا ئێستا لە کشت و کاڵە لە پیشەسازیە لە تەنانەت لە بەکارهێنانی ماڵانە لە بەکارهێنانی ئاو لە فراوانبوونی ڕوبەری شارەکانە و هەروە لە پیشەسازی نەوتیشە ئەمانە ڕێژەیەکی زۆر ئاو سەرفەکرێت و تا ئێستا دیاری نەکراوە ئەبێ دیاری بکرێت ئەبێ بەکارهێنانی ئاو دیاری بکرێت بۆ نمونە هەر تاکێک ئەڵێ مەسەرەن 2 لتر 3 لتر 100 لتر 500 لتر لە مانگێکا لە ساڵێکا بەبسن ئەوە نییە بڵێم ئەوە نەبێ بەس وەک نمونەی هێنمەوە ئەبێ دیاری بکرێت ئەگەر دیاری نەکرێت ئێمە ئەکەوینە ڕۆژێکەوە ناوی ڕۆژی سفرە چکە لە زۆر دنیای ڕوویدا بۆ ڕۆژی سفر دوو نمونەیەکی زۆر ڕوونە پێڵێم کە ئەوش لە جۆن هاسبرگ لە باشووری ئەفریقیا
ساڵی 2010 بوو ڕۆژی سفر شارێک جۆنهانسبورگ کە یەکێکە لە شارە گەورەکان کەوتە ڕۆژی سفرەوە، ینی لەو ڕۆژەیە لەگەڵ ئەوەی ئەم شارە شارێکی بڵێن توریستیکە، شارێکی گەشت و گوزاریە و خەڵکێکی زۆر ڕووتیەکە، خەزانەکان با بڵێن ئەمارەکانی ئاویانتیان ئەمە. ئەو کاتە حکوومەت دەستی کرد بە دابشکردنی ئاو بە شێوی بە سەعات، ئەم سەعاتە بۆ ئەو سەعاتە دیاری کراو بێت و هەروەها خەڵکێکی زۆر لە ناو شارەکە لەسەر جادەکانی جۆنهانسبورگ چوبوون سرەیان گرت بوو، هەرێکە جلیکانێکی بەدەستەوە بۆی ئاوی دەستکەوێ. کەواتە ئێمە لێرە من لە لەحظەیەکە ڕۆئەیە یاخود لە درێژمەودایە ئامادەکاری بکەی بۆ نەکەویتە ڕۆژی سفرەوە. مەرج نییە لە درێژمەودایە ڕوودا، چونکە ئەمڕۆ شتەکان زۆر کتوپڕ ڕۆئەدەن بەهۆی گۆڕانکاری کەشوهەوا. ئەو چییە؟ ئەگەر 2 ساڵ بەسەر یەکە تۆ وشکە ساڵی بی ڕێژەیەکی بارانی زۆر نەبێت، ئەو کاتە ئەگەر دەریاچەی دوکان ئاوی تیانەما تۆ چی ئەەکەیت؟ دەریاچەی دەربەنی خان ئاوی تیانەما تۆ چی ئەەکەیت؟ کەواتە لێرەیە مەسلەکە نییە بڵێن 10 ساڵی تر یان 20 ساڵی تر ئەمە ڕۆیە، ئەبێت تۆ بە بەردەوامی احتیاتی خۆت هەبێت بۆ مەسلەی ئاو، بۆیە ئەبێ دیاریکراو بێ، ئەبێ سیستەمی زیرەکی بەکاربێنرێت، سیستەمی زیرەکی بەکاربێنێ بۆ نمونە کەسێک ئەچێتە خۆی شۆرێت، نابێ ئاوە کراوە بێ هەتا ئەو کاتەی 10 دقەیە 15 دقەیە لە ناو حەمامایە ئاوەکە کرا. بێگومان ئەوە لە ئەڵلقەیدا هاتوومانە کە باسی هۆشیاری ژینگەی ئەەکەین بە درێژی قسەی لەسەرەکەین. ئەگەڕێمەوە سەر ببوورە پرسیارەکەی ترم ئەوەی دەربارەی بەگشتی دەربارەی عێراق پرسیارە لێکردم. من شتەکانم ژمارد عێراق ئەم شتانەی لەدەست داوە، کەواتە لێرەیە تۆ ئەبێ دەک خوێن ناڵێن خوێندنەوە، ئەبێ تەقییمێک هەڵسەنگاندنێکی باشە هەبێت، ئەبێ ئەسمانتێکی زۆر باش هەبێ بۆ ئەم شتانی کە لە تۆ لە دەست داون. چۆن ئەیان گەڕێنیتەوە؟ ئەمە یەک. ئەگەر بۆت نەگەڕانەوە چۆن لێرەیە لە دەستدانەکە ئەوەستێنیت؟ خۆی ئەمە خاڵکی گرنگە، لە دەستدانەکە بەردەوامە، ئاوە خاکە هەمە جۆری هەموو شتێکە. بەڵێ کاک خالید، بۆچی تا ئێستا لە ڕسمکردنی سیاسەتی گشتیە کار لەسەر ئابووری سەوز نەکراوە؟ یەکێک لە گرفتەکان لە عێراقا دروشمێکی زۆر هەیە لە هەرێمی کوردستانیشە، قسە زۆر ئەکرێت بەڵام ناخرێتە ناو ژیانی ڕۆژانەوە پراکتیزە ناکرێت. لەوانەیە نمونەیەک زۆر بە خێرایی نمونەیەکی بچووکە پێڵێم ئەمە وەڵامێکی ڕاست و ڕەوان بێ بۆ پرسیارەکەی تۆ. ساڵی 2023 لە کۆپی 28 لە دوبەی عێراق ڕایگەیان کە بەنکی سەوزدا ئەمەزرێنێت. ئەم بەنکی سەوزە ئەساسەن تەوەری گفتوگۆکەی ئێمەیەک ئابووری سەوزە، وتیان ئێمە لە ڕێگای ئەمەوە کە 300 میلیۆن دلار سەرمایەکەیەتی ئێمە هەلی کار دروست ئەەکەین، هەلی کار و هەلی کاری دۆستی ژینگە بێت بۆ عێراق. ئەوە ساڵێک ئەوە ئەبێ بە ساڵێک تێپەڕ بووە بەسەر مانگێکی ماوە بێتە ساڵێک تێپەڕ بێ بەسەر کۆپی 28 لە دوبەی، لوتکەی ژینگەی لوتکەی کەشوهەوا ببوورە لە دوبەی. تا ئێستا ئەم بەنکە نە شوێنێکی هەیە، نە ئۆفیسێکی هەیە، نە ژمارەی تەلەفۆنێکی هەیە، نە ئیمێڵێکی هەیە. و لە هەفتەکانی ڕابردووە من خۆم وەک سەرپەرشتی راپۆرتێکی بنکۆڵکاری ڕۆژنامەوانیم ئەکرد لەسەر ئەم مەسەلەیە، کەس نییە پەیوەندی پێوە بکەیت. تەنانەت ئەو بەڕێوەبەرش کەوا لە کۆنگرەی ڕاگەیان وەهمی دەرنەچووە، بەڵام هەر قسەیە، ینی هەنگاوێکی عەمەلی نییە بۆ ئەوەی نییە ئەم پرۆژەیە بخرێتە سەر بواری جێبەجێکردنەوە، کاری تیا بکرێت. هەر هیچ نەبێ، ئەبێ هەیئەتێک هەبێ، کۆمیتەیەک هەبێ، ئەم کۆمیتەیە ئەبێ پەیوەندیکردن هەبێ، ئەبێ ئیمێڵ هەبێ، ئەبێ وێبسایت هەبێ، ئەبێ ژمارەی تەلەفۆن هەبێ. هیچ شتێک لەمانە نییە. ئەو ڕۆژنامەنووسیکەوە کارێک کرد و من سەرپەرشتی کارەکە ئێمە کرد، نەیەزانی تەلەفۆن بۆ کێ بکات، تەنانەت بەڕێوەبەرەکەش وڵامی نەبوو. ئەمە لە کوردستان و عێراقا پرۆژەکان بەم شێوەیە بەڕێوەچن. کاک خالید، دوجارە مێ باسی تەندروستی گشتی و ئابووری سەوزم بۆ بکەی پەیوەندیان بەیەکەوە. ئێمە کە باسی ئابووری سەوزەکەین بە شێوەیەکی ڕاستەوخۆ باس لە تەندروستیەکەین، کە کاتی ئێمە دەست ئەبین بۆ ئابووری سەوز، دەست ئەبین بۆ وزەی هەتاو، کەواتە ئێمە ئەم هەموو دوو کەڵ و گازە پیسانەی کەوا لە مۆلیدەکانەوە دەرەچن، کەوا لە وێزگەکانی کارەباوە دەرەچن،
ئەم لەمە ڕزگارمانە بێت کەواتە کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە بەسەر سیستەم. من یەک نمونەم هێنایەوە، ئەتوانین نمونەی تر زۆر نمونەی ترمان بهێنینەوە. ینی بۆ نمونە ئێمە کاتێ باسی پشت بەستن بەسەر چاوەکانی سروش دەکەین و بە کللتوری خۆڕسکی ئەەکەین، ئەو کاتە لە بری بەکارهێنانی ئەو هەموو پەینە کیمیاویەی کە ئەبنە هۆی نەخۆشی کە ئێمە بۆ بەرهەمی میوە و سەوزە بەکارێندێنین، ئەو کاتە خەڵک ئەگەڕێتەوە سەر پرانسیپە خۆڕسکەکان لەناو کللتوری ئێمەیە، کەواتە ئێمە بەرهەمەکەشمان تەندروستە بێ، ئەو کاتە نەخۆشی کەمترە بێتەوە. زۆر سپاس کاک خالید بۆ ئامادەبوونی ئەمڕۆشت. سپاس بۆیەوە. ژینگەی سبەیمان پێشکەشکردن هەر شاد بن.